سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرتچێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرتچێکین. ئەزانی سپۆرتچێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرتچێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرتچێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەلاوی خی گەورە و میلەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ و لە بەرنامێکی نوێی گەشتی شیکاری وەرزشی دەبمەوە میوانی ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئازیزانم ئەمڕۆ بابەتەکان زۆرن کە قسەی لەسەر بکەین و کۆمەڵێک یاری لەسەر ئاستی کوردستان و هەروەها عێراق و ئەوروپاش یاری گرنگ ئەنجام دەدرێت وە شەوی ڕابردووش لە گرنگترینە یاریانەی کە بەڕێوە چوون یەکسانبوونی میلان بوو لەگەڵ بۆلۆنیا کە بەمەش دەرفەتی زیاتریدا ئینتەری ناپۆلی کە ڕکابەری خولەکە بەێستر و بەێستر بکەن بۆ یارەکانی داهاتوو و هەروەها شکستی ئەرسیناڵ بوو بەرامبەر بە کریستال پالاس کە ئەمەش ڕکابەریکردنی بۆ پلەی چوارەمی پرێمەر لیگ بە تەواوی بەێستر کرد لە نێوان یانەکانی تۆتنهام و یانی ئارسناڵ و مانچستەر یونایتد بۆی کە کامیانە دەگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو لە پرێمەر لیگ شان بەشانی لێڤەرپۆڵ و مانچستەر سیتی و یانەی چێلسی. من تەنها بە سەرنجێکی کورت باس لەو دوویارێ دەکەم و دواتر شیکاری تایبەت لە سەریارەکانی چامپیۆنز لیگ و ڕواخولی نابی کوردستان دەکەم. وەکەوەی کە پێشتریش پێم ڕاگەیاندون یاری دوای هەڵبژاردەکان بەردەوام یاریی قورس دەبێت بۆ سەرجەمیانەکان وەک دەبینن زۆربەی زۆری یانەکان تووشی ئاستەنگی بوونەتەوە لە یەکەم یاریداوە تەنانە دەویانانەشی کە پێشتر ئاستیان بەرز بووە لە یەکەم یاری دوای یاری هەڵبژاردەکان ئاستیان وەکو ئەگەر بردی بێتیشیانەوە ئاستیان وەکو پێویست نەبووە سەرکەوتنەکان وەکو پێویست نەبوو لە هاوشێوەی یارەکانی ڕابردوو. ڕاستە یەکسانبوونی میلان لەگەڵ بۆلۆنیا بە تامی شکست دێت، بەڵام ئەگەر پێوەرێک وەربگرین بۆ شێواز یاریکردنی میلان و ستیفانۆ پیۆلی لەم یارەدا یاریزانانی میلان بە ڕێژێکی بەرچاو کۆنتڕۆڵی یاریان کردیانی لە یەکەم خولەکەوە تا خولەکی 98 کە داوەر هەش خولەکاتی زیادکراویە بوو کوڕانی پیۆلی بە شێوکی بەرچاو کۆنتڕۆڵی یارەکەیان کرد بە لێشاو هەوڵیان دەدا بۆ تۆمارکردنی گۆڵ بۆی بە گۆڵی تیپی بۆلۆنیا بگەن، بەڵام بەخت یاوەریان نەبوو. ئەکرێ بۆ تیپێک کە ڕکابەری پاڵەوان بوون کە لە دوای ئەم وەستانەوە لە دوای تیمەکە یەکە گرێتەوە پاش 12 ڕۆژ دابڕان ئەکرێ لە یاریەکە یەکسانبوون بێنێ، بەڵام بەم یەکسانبوونەی کە هێنای میلان ڕێگەکەی خۆی کرد بە هێڵی سوور کە دەبێت چیتر شکست ڕوبەڕووی نەبێتەوە، چیتر یەکسانبوون ڕوبەڕووی نەبێتەوە، چونکە پێشتر دەرفەتیەوەی لە بەردەما بووە گەر لە یاریکی شکست بێنێ لە سەرکەوتنەکانی خۆی بەردەوام بێ لە هەفتەکانی دواتر ئەگەری بوون بە پاڵەوانی خولی ئیتالیا بوو، بەڵام ئێستا نەخێت. ئێستا بارودۆخەکە بۆ میلان تەواو گۆڕاوە. ئێستا میلان لەبەردەم ئەوەیە کە هەر شکستێ یاخود یەکسانبوونێکی تر دەستەبەر بکات ئەوە بێگومان بارودۆخەکەی بە تاویلێت تێک دەچێت و پێشەنگی ڕزمەندێکە لە بەدەستدەدات لە حاڵی بردنەوەی ئینتەر میلان و ناپۆلی، چونکە وەک دەبینن ڕکابەرێکی بەهێز لە خولەکەدا ئەگەر ئینتەر میلان یاریە دواخراوەکەی بەرێتەوانێ پاش سیوەک هەفتە یاریکردن ڕزمەندی خولی ئیتالی بەو جۆرەی لێدێت. میلان 67 خاڵ، ناپۆلی 66 خاڵ، ئینتەر میلان 66 خاڵ کە حوت هەفتە لە کۆتایاتنی خولەکە دەمێنێت و هەریانێکیش بە ڕێژەیەک یاری قورسی ماوە ئەنجامی بدات، بەڵام
کە کاتێک ڕکابی دەگاتە سەرنازناوەکە ڕکابی قورسبوونی نامێنێ ئینتەر گەڕانەوەی ویست لە سەری و وی سەرکەوتنی تۆمارکرد ناپۆلی بەرداوامیەوێ بە ڕکابی لە ناو ئەتڵەنتای بە 3 گۆڵ ئەتڵەنتای بردەوە کەوابێ میلان بەو یەکسانبوونەوەی شەوی ڕابردوو جارێکی دیکە گوژمێکی دیکەیە بە ئینتەر میلان و ناپۆلی کە ڕکابەریکەن بۆ نازناوی خولیانەکانی ئیتالیا و هەروەها تا هەفتەکانی دێر ڕکابەرەکان بەێستر دەبن 7 دیاری کۆتایی بۆ ئەم تیپانە ماوە کە ئەنجامی بدەن ئینتەر میلانیش 8 دیاری کۆتایی ماوە چونکە یاریشی دواخرای بەرامبەر بۆڵۆنیا هەیە ڕکابەرەکە تا کۆتا ساتەکان بە پێی زۆرینەی پێشبینەکان بەردەوام دەبێت لە نێوان ئەم سیانەیەدا سەرنجێکیش لەسەر ئارسیناڵ و هەروەها میکێل ئارتیتا کە دوێنێش هاوڕێیان باسییان لەوەیان کرد کە ئەم شێوازی یاریکردنی بەرشەلۆنە پێڕەویەکە و گواردیۆلا پێڕەویەکە و ئێستا ئارتێتا پێڕەویەکە و ئەم حاڵەتانە وەکو باسم کرد ئەم حاڵەتانە پێویستیان بە ڕایانانکردنی بەردەوامە پێویستیان بە لێکتێگەشتنی بەردەوامە پێویستیان بە پێکەوەبوونی زیاترە لە نێوان یاریزان و ڕایەنەر لەبەرەوەی هەموو ئەو ئەرکانەی کە لە نێو یاریگادا جێبەجێ دەکرێت کۆمەڵێ خاڵن کە پەیوەستن بەیەکەوە بەیەکیانەوە گرێ دەداتەوانێ بۆیە ینی ئارسناڵ وەکو شۆکبوونێک شۆک بوو بە بەو یاری کریستال پالاس و تیپەکەی پاتریک ڤێرا بەرامبەریان نیشانیدا ئێمە بیرمان نەچێت پاتریک ڤێرا توانیوێتی کلەشەی یاریکردنی کریستال پالاس لە تیپێکی تاو بەرگریەوە لەگەکە پێشتر لەگەڵ ڕۆی هۆتسۆنا ئەم تیپەم دۆخە چاق بە سوێ بەرگری وەرگرت بوو ئێستا تیپێکی هێرشبەری جوان پێشکەش دەکات و لە کاتی پێویستی شابەرگری پێویست ئەنجام دەدات و لەلایەنی هێرشبەری و ناوەندی شەوانێت تیپەکە دەتوانین بڵین بە ئاستێکی بەرز لە وەرزی ئەم ساڵات دەرکەوتووە و ڕکابەریشی بەهێز بۆ بۆ تیپانی کە ڕوبەڕوویان بوونەوەتەوانێ و پێریشمان نەچێت کریستال پالاسیشێکە لەو تیپانەی کە لە وەرزی ئەم ساڵ لەسەر حسابی مانچستەر سیتی 4 خاڵی بەدەستێناوە ئەوە بە هەمان شێوەش ئارسیناڵ بوو بەو تیپەی کە لەسەر کریستال پالاس حسابی ئارسناڵیش 4م خاڵی خۆی دەستەبەر کرد چونکە بیرمان نەچێت لە نێو یاریگای ئیماراتیش هەردوویانە یەکسانبوونیان نووسیەوە کە لە دو ساتەکانی ئارسناڵ یەکسانبوونی تۆمار کرداوانێ بەم شکستەشی ئارسیناڵ بارودۆخی گەشتن بە چامپیۆنز لیگی بە تەواوی دۆخەکەی قورس کرد ئێستا لەگەڵ تۆتنامە لەبەرەوەی بەهۆکاریەوەی یاری ڕاستەوخۆی لەگەڵ تۆتنامە ماوە یعنی ئەگەر یاریە دواخراوەکەشی بێتەوانێت لەگەڵ تۆتنامە بدۆڕێ سەرکەوتنی تۆتنام لە نێو یاریگای خۆیدا بەرامبەر ئارسناڵ وا دەکات کە تۆتنام و تیپە بێت کە بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داات و ئەنجامەکانی ئەم هەفتەیە گێڕانەوەی ڕکابەری بوو بۆ ئەو خاڵانەی کە هەیە بۆ ئەو دەستکەوتانەی کە باسی لێوە دەکرێت بۆ ئەو ئامانجانەی کە کۆتایی وەرزەکەی پێک کۆتایی دێنرێت بۆ هەر تیپێک لە نمونەمان باس کرد لە ئینگلتەرا هەروە لە ئیتالیاش دەچمە سەر تەوەری سەرەکی کە ئەویش یارەکانی چامپیۆنز لیگە کە ئەویش یارەکانی چوونی چارێکی کۆتاییە وەک لای هەمووتان ئاشکرایە کاتی یاریکردن لە کیشوەری ئەوروپا گۆڕانکاری بەسەرها و هەموو کاتەکان کاژمێرێک پێش کەوتنەوانێ یارەکانی چامپیۆنز لیگ لە کاژمێر 11ەوە گۆڕایەوە بۆ کاژمێر 10 ئەمشەو دوو یاری لە چامپیۆنز لیگ ئەنجام دەدرێت یاریەکیان کە شایانی خۆتەرخانکردنە بۆی لەبەرەوەی ڕوبەڕووبوونەوەی دوو فکری جیاوازی یاریکردنە ڕوبەڕووبوونەوەی دوو ستایلی دژبەیەکی یاریکردنە یاریکی دیکەشیان لەسەر وەرەقە و بە هەموو پێوەرەکان چاوەڕێ دەکرێت یاریکی تاگلایانە بێگەرچی بەنفیکا بە ڕابردوو بەوەی کە بەرامبەر ئایاکس ئەنجامیدا چاوەڕێشتی باشی لێ دەکرێت بەڵام بەرامبەر لێڤەرپوڵ و بەرامبەریانێکی دامەزراوی وەک لێڤەرپوڵ و تیپەکەی یۆرگن کلۆپ ئاستەمە بەنفیکا بتوانێت ئەو کارە جیاوازە ئەنجامدات کە بەرامبەر ئایاکس کردی. وەستانی من بە تایبەتی لەسەر ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی و ئەتلەتیکۆ مەدرید دەبێت. ئەو خاڵانەی کە باسم کرد دوو فکری جیاواز ڕوبەڕووی یەک دەبنەوە. فکرێک کە پێی وایە بە پلانی هێرشکردن لە گۆڵچیەوە دەست پێ دەکات و پێویست دەکات تیپەکە کۆنتترۆلی یاری بکات بۆی بە تیپی بەرامبەر بگات و هەروەها تۆپ نەدرێتە تیپی ڕکابەر تاوی مەترسی لەسەر تیپەکە و دروست نەبێ و یاریزانەکانت بەردەوام لێک نزیک بوو لێک تێگەیشتوو بن بۆەوەی پاسی پچڕاو لە نێو یارەکەدا کەمترین بوونیە بێ کۆنتترۆلی تۆپ کلیلی سەرکەوتنە و بناغی هێرشیش دەبێت بە تیپ ئەنجام بدرێت ئەمە ئەو شێوازەیە کە مانچستەر سیتی یاری پێ دەکات. لە بەرامبەردا تیپێک هەیە
کە گرنگی نادا بەوەی کە ڕێژەی چەندی تۆپی لێدا لە قازدایە، گرنگی نادا بەوەی چەند هێرشی دەکەیتە سەر، گرنگی نادا بەوەی کە چەند دەیخیتە ژێر پەستانەوە، گرنگی نادا بەوەی کە چەند جار مەترسی لەسەر گۆڵەکەی دروست دەکەی، گرنگی نادا بەوەی کە چەند جار ماندووبوون بە یاریزانەکان و یاریزانەکانی ئیلاکەکەی لە باڵەوە لە ناوەندەوانێت لە هێرشبەرەوە چەند ماندویان دەکەی ماندویان کە کاتی خۆتە خۆی ئەو ڕیاکشنی یاری پێخۆشە لە بەرامبەردا خۆی پێویستی بە دوو تۆپی دامەزراو کە لەو پرێسینگەی تۆ سەری دەخەی لەو پەستانی تۆ سەریخی دەخەی ئەو لەو دوو تۆپە گورزی خۆی لێ بۆ شوێنێ گۆڵێ بکە. ئەتلەتیکۆ مەدریت ئەم چەند یاری دوایی بە تایبەتی لە دوای مەرکاتۆی زستانە بە تایبەتی لە دوای ئەوەی تیپەکە سیمۆنی خۆی دانی بە هەڵەکانی خۆیانە کە شێواز یاریکردنیان خاو بۆ تەوانێەوە لە ڕێچکەی خۆیان لایەن ناوە ناتوان بەو شێوە یاریکەن یاریزان ئاسی خۆی پێشکەش ناکە گۆڕانکاری زۆر بەسەر ئەتلەتیکۆ مەدریددا و بە تایبەتیش شکستەکەیان بەرامبەر بەرشلۆنە بەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ کامە گوژمێکی باش بوو بۆ ئەتلەتیکۆ مەدرید بۆی بەخۆی دابچێتەوە و باسێکی بەرزەو دەرکەوێت بەرامبەر مانچستەر یونایتد لە قۆناغی پێشووە هەمان ئەم کارەی ئەنجامدا هەمان ئەم کارە یاریکردن و تۆپ و هەموو شتێکیدا دەستی پەکەی ڕاڵەفرانجنیک لە بەرامبەردا خۆی بەو شێوەی کەویستی سەرکەوتنی تۆمار کرد بەڵام بارودۆخەکە لێرەدا جیاوازە جیاوازیەکە ئەوەیە کە ئەم شەو مانچستەر سیتی ئەو تیپەیە کە لە هێرشکردن بێزار نابێ لە بنیادی هێرش بێزار نابێ لەوەی کە 6 جار هەوڵی گۆڵ تۆمارکردن باو سەرکەوتونە بێ حوتە مۆشتە منوێ مودێم هەوڵەداتەوە تیپێکە کە بەردەوام لە هەوڵدا دەبێت بۆ تۆمارکردنی گۆڵ پێی گواردیۆلا لە کاتی دوای ڕاکێشانی تیروپشەکە ئاماژەی بە خاڵێکی زۆر جوانە تی بەداخەوە ڕوبەڕووی تیپێک بوومەوانەیە کە دش بە ستایلی یاریکردنمانە ڕوبەڕووی تیپێک بووی نەتەوانەیە کە ینی لەگەڵ شێواز یاریکردنی ئێمە نەگونجاوە بەردەوام ڕوبەڕووی ئاستەنگمان دەکاتەوە بۆیە ئێمە پێویستمان بە ماندووبوونی زیاترە بۆی کلیلی سەرکەوتن دۆزینەوانێ گواردیۆلا بۆ ئەم قسەیە دەکا بیرتان نەچێ گواردیۆلا ئەو یاری لە ساڵی 2009 کاتێ نازناوی شەشی چامپیۆنز لیگیان بردەوانێ ئەو یاری کە ڕوبەڕووی ئاستەنگی هاتەوە بەرامبەری یاری چەڵسی بوو کە ینی خورستین یاری بوو کە سەرکەوتنی تۆمار کرد ساڵی 2010 بەرامبەر بە ئینتەر میلان بەو شێوازە یاریکردنی ئەتلەتیکۆ مەدرید دەرکرا ساڵی 2012 کە لەگەڵ بەرشلۆنەیە دواوەرزی بوو لەگەڵ چێڵسی و دیماتیۆ ڕانەرا بەو شێوازە یاریکردنە بەرگریە دەرکرا کاتێک چووە بایر مونیخ لەگەڵ ئەتلەتیکۆ مەدریددا بەو شێوازە بەرگریکردنە دەرکرا ینی ئێوە ڕەنگە ئێستا شتێک بێ سەرسوڕێنەر بێ لاتەن بەڵام کاتێک ڕیال مەدرید بە 5 گۆڵ لە بایر مونیخی بردەوانێ بە کۆی یاری چونگەڕانەوە بەو پلانە بەرگریکردنە 5 گۆڵی لە بایر مونیخ کرد بەو پلانە بەرگریکردنە کاتێک چێڵسی تازەترین نمونەش کاتێک چێڵسی وەرزی ڕابرد و چامپیۆنز لیگی لەسەر حسابی مانچستەر سیتی برد بەو شێوازە یاریکردنە سەرکەوتو بوو بەسەریە یعنی نمونونەکان زۆرن نمونونەکانی شکستاتنی گواردیۆلا لەبەردەم ئەم شێوازە پلانە بەرگریکردنەیە زۆرن وەکوانەی بۆم باسکردن بەڵام پرسیارێک لێرە دێتە ئاراوە ئایا گواردیۆلا سود لەو هەڵانە وەردەگرێت ئایا گواردیۆلا دان بەوە دادەنێت کە یاریکردنی بێهێرشبەری سەرەڕەم وەگەوەی لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەنجامی دا و دوای یارەکە ئاماژەی بۆ کرد کە من هەڵم کرد بۆی کە بەبێ ئیرتیکاز و بەبێ سەرەڕم یاریم کرد و نازناوەکەمان نادەست چێڵسی ئایا گواردیۆلا ئەم هەڵەیە چارەسەرەکە و ئەگەر چارەسەریشی نەکا گواردیۆلا ئێستا هێرشبەرێکی سەرەڕمی وەک پێویستی نەماوە لە مانچستەر سیتی پاش ڕۆشتنی گۆرۆ تەنها گابرێل خیسۆزێ ئێستاش گابرێل خیسۆز ئەو نەتێکەڵی یاریکردنی باڵەکان و شێوازی هێرشبەری مانچستەر سیتی بووە یعنی یاریکردنی بە شێوازی سەرەڕم من بڕوا ناکەم لە یاد نابێت گواردیۆلا ئەم شەو پێداگرە لەوەی بە شێوازی یاریکردنی تیکی تاکای خۆی بە پرێسینگی خۆی بردنەوە بۆ مانچستەر سیتی بێنێ بردنەوەش لەم یاریەدا بۆ مانچستەر سیتی یەکجار گرنگە چونکە نێو یاریگای خۆیەتی یاریکردن لەناو یاریگای ڤیسەنتی کالدیرۆن یاریگای
پێشووی ئەتلەتیکۆ مەدریدا یاریگا ڕابردووەکەی یاریگای واندا میترۆپۆلیتان و قورستر دەبێت بۆ مانچستەر سیتی کەوابێ یاریگای ئیتیحاد و ئەم یاری ئەم شەو دەبێت گواردیۆلا پلانەکەی بە جۆرێک ڕێک بخات سوودی لەو هەڵانەی ڕابردوو وەرگرتی بێت کە بەردەوام بەرامبەر تیپە شێوازە بەرگریەکان ئەنجامیدا و شکستی هێناوە بە ڕێژەیەکی بەرچاو ئەو هەڵانە دووبارە نەکاتەوە لە یاری ئەم شەودا بەو شێوەیە دەربکەوێت کە تیپەکە ینی ڕێگەی سەرکەوتنی لێ بدۆزێتەوە و دیارتی نێو یاریزانانەی کە لە مانچستەر سیتیش ئەم شەو بۆی پێکانەوە یاری ناکەن بێگومان ڕۆبن دیازی بەرگری کار دەبێت کە تا ڕادەیەک گواردیۆلا توانوێتی کەلێنیاڵی بەرگری پڕکاتەوە لە نەبوونی ڕۆبن دیازیشە. ئەتلەتیکۆ مەدرید و سیمیۆنی ئەم شەو سیمیۆنی لە توانەکانی بە تایبەتی خیمینێزی بەرگری کاری بێ بەشە وەروە کاراسکۆش لێڵی پێشەوە بەڵام سیمۆنی بە پلان یاریەکە بە پلانێکی توندی چڕی بەرگری بە پلانێکی ئەوەی کە لە کەمترین بۆنەدا هێرشێکی مەترسیدار ئەنجام بدەیت پلانی توندی چڕی بەرگری بە زۆرێک لە یاریزانەکان دەکرێت بەڵام پلانی هێرشبەری چڕ ئەوەی کە بارشەلۆنە و مانچستەر سیتی و ئەم تیپانە دەیکەن بە یاریزانی لیاتوو لێوە شاوە دەکرێت بەڵام نا پلانی بەرگری چڕ تەنها بە سەبر و ئارامی و بە زۆر یاریزان جێبەجێ دەکرێت ئێمە بیرمان نەچێ ینی هێشێک لەو کەرەسانەی کە سیمۆنی بەکاردێنێ یاریزانێکی مۆزمبیقی ڕینەڵدۆ کە یاریزانێکە لە وڵاتی مۆزمبیقەوە یاری بۆیانەیە ئەتلەتیکۆ مەدرید دەکات کە هەموومان دەزانین مێژووی مۆزمبیق لە تۆپی پێ چییە و لەکوێدا فلیپی بەرگریکاری بەرازیلیە کە فلیپیش هێستا ینی ئەو یاریزانە نیە کە تۆ دانیشی بەو جۆرە بیری لێ بکەیتەوانێ و بڵێ ئەمە ینی یاریزانێ بێ کە هێڵی بەرگری بەم شێوەیە تۆکمە بکە ئەزموندارترین یاریزانی هێڵی بەرگری ئەتلەتیکۆ مەدرید ساڤیچە و لە پشتی شیانەوە گۆڵچێکی ناوازە هەیە کە هیچەکە لە باشترین گۆڵچەکان ئەوی ژیان ئۆبلاگە پلانی یاریکردنی سیمۆنی پلانێکی ڕوونە ئەوەی کەم شەو گواردیۆلا چاوەڕێ دەکرێت دیاری پێ بکات پلانی 4-3-3 خۆیەتی کە بێگومان دووباڵ هێرشبەرەکە بەردەوام یارمەتی دەردەبنەوە لەگەڵ هێنەری ناوەند کە ئەمە هەنێ جار وا دەکات کە تەنها دوو بەرگریکانی مانچستەر سیتی لە دووا بمێنێتەوە ما باقی هێرشبەرێت بەڵام پلانی ئەتلەتیکۆ مەدرید پلانی 3-5-2 لەم پلانی 3-5-2 ئەتلەتیکۆ مەدرید لە کاتی بەرگریە دەیەکە بێتەوانێ لە بەرەوەی ئۆتۆماتیکی سەرجەم هێرشبەرانی ئەتلەتیکۆ مەدرید وا فێرکراون دەگەڕێنەوە دواوە دەگەڕێنەوە ناوچەی ناوەندی خۆیان و ناوچەی هێڵی بەرگری خۆیان کەوابێت لە پلانی بەرگریکردنا دیۆگۆ سیمیۆنی یەکدە یاری دەکات و لە پلانی هێرشکردنی شاکە کاتێک هێرشە بە پلانەکەی 3-5-2 کە بەم دوایە بە گۆڕینی پلانەکەی بۆ 3-5-2 ئەمە بیرمان نەچێ سیمۆنیەشێک بۆ لەو ڕانەرانەی کە بە زۆری بە پلانی 4-4-2 یاری کردووە دواتر گۆڕانکاری بۆ کردو بە 4-2-3-1 یاخودەوە تا 4-3-3 بەڵام لە دوای ئەو شکستانەی کە ڕوبەڕووی یاتوانێت لە دوای ئەو شکستانەی کە وەکو پێم وتن تا نیوەی وەرزەکەی ناوی تەنانەت شکست یاری بەرشلۆنەش ئەم ئەگەری پلانە لە ئارادا نەبوو بەڵام بۆ تیپێک کە شکست دێنێ بۆ هەستانەوە وەکو سەرەتایەک بە تایبەتی کە پلانی بەرگریکردن بێ پلانی 3-5-2 باشترین و گونجاوترین جۆری پلانە کە پێڕەو دەکرێت سیمۆنی بە پلانی بە گۆڕینی شێواز یاریکردنی بۆ پلانی 3-5-2 توانیوێتی بە شێوێکی باش تیپەکەی ڕێبخاتەوە وەکو بینیشمان قۆناغی پێشومان سەرونەتیدی بێ بەش کرد کاری سیمۆنی لە یاری ئەم شەودا ئەو سەبر و ئارامەیە کە بە هەمان شێوە لە یاری ڕابردوو ئەنجامیدا چونکە ئێمە بیرمان نەچێت لە ئەتلەتیکۆ مەدرید لە نێو یاریگای خۆیدا ئێجگار بۆ پلانە بەرگریە چڕیاری ناکات بەڵام بەردەوام لە نێو یاریگای تیپی ڕکابەردا بۆ بەرگری کارە چڕیاری دەکات بۆیە ئەم شەو ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی و ئەتلەتیکۆ مەدرید دڵنیا بن لەوەی کە بۆ کەسانەی کە ئارەزووی تاکتیکی لە تۆپی پێدا دەکەن دڵنیا بن لەوەی دوو ڕاهێنەری دژبەیەک تاکتیکی ڕوبەڕووی یەک دەبنەوە کە چێژێکی گەورە لە جوڵەی یاریزانەکانیان دەبینین چێژێکی زۆر ناوازە لە جوڵەی یاریزانەکانیان دەبینن من ئێستش سوورم لەسەرەوەی سیمیۆنی لەگەڵ ئەتلەتیکۆ مەدرید هەموو کارێکی ئەنجامدا و ناتوانێت ئیزافی زیاتر بکە بەڵام ئەتوانێت تیپەکە بەم بارودۆخی ئێستەوە بەڕێوە بکە ئەگەر ئامانجەکانی بەم شێوێ بێ ینی ئەتلەتیکۆ مەدرید فرقەیەکی بیامانج بێت تەنها قۆناغێکی هەستیار بێ ڕاستەوەرزی ڕابردوو نازناوی خولی لیگەی ئیسپانی بردووە بەڵام هەموو کەس دەزانێت وەرزی ڕابردوو لە خراپی بەرشلۆنە و ڕیال مەدرید ئەمارە بۆ ئەتلەتیکۆ مەدرید ڕەخساوەکو ئەو نازناوی پێشتر نەبوو کە لەگەڵ دیۆگۆ گۆدین و هاوڕێکانی بەو پەڕی شایستەی دەستەبەریان کرد
ئەتلێتیکۆ مەدرید و مانچستەر سیتی سیمۆنی و گواردیۆلا ئەم شەو یاریکی تەواو تاکتیکی دژ بە یەک ئەنجام دەدەن و ئێمەی بینەریش چێژ لەوە دەبینین کە بزانین کام شێواز یاریکردنە کام تەکتیکی ڕانەر سەرکەوتوو دەبێت بەسەر ئەوی دیکە لەبەروی هەردوو ڕانەر چەکی بەهێزیانەیە هەردوو ڕانەر چەکی لاوازیشانەیە گرنگە لەوەی کام ڕانەر لە چەکی لاوازی ئێوە هێزی خۆی نیشان دەدات و کام ڕاهێنەرەیان ئەوەی دیکەیە کە دەتوانێت خاڵە لاوازەکانی ڕکەبەرەکەی بقۆزێتەوە بۆ خۆی سەرکەوتنە گرنگکە بدۆزێتەوە لە برەوە من پێدان دەڵێم چاوەڕێی یاریشی بە چێشکەن لە میاریە ڕوبەڕووبوونەوەی بەنفیکا و لێڤەرپوڵ بێگومان لە هەمووتان ئاشکرایە بەنفیکا لە قۆناغی پێشوو ئاکس ئەمستەردامی لە پاڵۆنتێکە بێبەش کرد و لێڤەرپوڵ یان ئینتەر میلانی بێبەش کرد ئەگەرچی یاری گەڕانەوەشی دۆڕان بەڵام لە کۆتاییدا سەرکەوتنی دەستەبەر کرد ئەو کاری کە بەنفیکا تاوەکو ئێستا ئەنجامی داوە من پێم وایە کارێکی ناوازە بۆ گەیشتن بە ریزی گەورەکانی ئەوروپا کە قۆناغی چارەکی کۆتاییە کارێکی ناوازە بۆم تیپە پورتوگالی ئەنجامی داوە وەم تیپە پورتوگالی لە نازناوی خولی پورتوگالی لە وەرزێم ساڵ بە تەواوی بێبەش بووە بۆیە ئەوەی کە بووی ماوە تەنها ڕکابەریکردنی ئەم نازناوەیە کە پێم وایە تا قۆناغێکی باش هاتووە و ئەم شوێنەی کە بەنفیکای تێکەوتووە شوێنێکی ئێجگار شیاو بوو و شوێنێک بووە بە دەر لە دوانای تیپەکە بەرهەم هاتووە بەڵام ڕوبەڕووی ڕکابەرێک دەبێتەوە کە ئامانجی ڕاستەقینەی بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگە کە تیپێکە تێکەڵەیەکی زۆر لە یاریزانی بەتوانە و بەهێزی لە بەردەستایە و شکستی بەنفیکە لەم قۆناغەدا شتێکی ئاساییە پێی دەکرێت لە یاریەکەمدا ئاستەنگی بۆ لێڤەرپوڵ دروستکە بەڵام شتێکە لەگەڵ ئاستەمی تۆپی پێیا یەک دەگورێتەوانێت کە بەنفیکە بێتەوەی سەبەبی دەرکردنی لێڤەرپوڵ یعنی ئێمە با شتەکان منطقیانە باس بکەین ئەگەری سەرکەوتنی بەنفیکە دوورە لە واقعی تۆپی پێوە ئەوەی کە پێشبینی دەکرێت لە میارەدا لێڤەرپوڵ و بردنەوەیەتی بەسەر سەرکەوتنیەتی بەسەر بەنفیکە ئەگەر لە میارێشان نەی باتەوانێت سەرکەوتنیەکی بەسەر بەنفیکە ینی ئەمە یەکێک دەبێت لە گەورەترین ئەنجامە چاوەڕوان نەکراوەکانی تۆپی پێ هەگەر بێت و بەنفیکە لەستا حسابی لێڤەرپوڵ گاتە قۆناغی داهاتوو ئەمە یاریەکانی چامپیۆنز لیگی ئەم شەوە کەوکو پێم وتن چێژی یاری لای مانچستەر سیتی و ئەتلێتیکۆ مەدرید دەبێت دەچمە سەر گرافیکێکی تایبەت بە یاریەکانی خولی نایابی کوردستان کە ئەمڕۆ بڕیار وایە بە ئامادەبوونی داوەران کە زۆرێک یەکلا بوونەتەوە لەوەی کە داوەران ئامادەی یاریەکانی ئەمڕۆ دەبن بۆیە باس لەوە دەکرێت کە ئیتر کێشەکان تۆزێ چارەسەر ببن لەوەی کە داوەران جارێکی دیکە ئامادەی یاریەکان بنەوە بەم شێوێش یاریەکانی خولی نایابی کوردستان ئەنجامدرێەوە لە هەمان کاتە کە کاژمێر 3.5 دەکا هەرم ڕۆ لە نێو یاریگای زانکۆ یانی نەورۆس یەکێک لە یاریە گرنگەکانی لە خولی عراقی بە ئەنجام دەدات کە میوانداری لانی سامارا دەکات کە بێگومان سەرکەوتی نەورۆز لە میارێدا ینی تا ڕادەیەکی تر دڵنیایی دەداتێ بۆمانەوە لە وەرزی ئەمساڵی خولی یانە نایابەکانی عراق ئەگەر پرسیار چمە لای کۆمنتەکانی ئەوەی بەڕێز و دواتر لەسەر ئەم یاریانەش قسە دەکەم بەڵێ کاک پێشاو عەبدوڵڵا هەمانە و قسانەی کە من ئاماژەم پێیا بێگومان ئەمە کلیلی سەرکەوتنی ئەتلێتیکۆ مەدرید هێرشە پێچەوانەکانە کاک سامان بڕوایەوە دەڵێت هێڵی بەرگری ئەتلێتیکۆ مەدرید هەمان ئەو هێڵە بەرگری ڕابردووە کە بتوانێت هێرشەکانی مانچستەر سیتی ڕابگرێت پرسیارێکی معقولە کاک سامان وەکو ئەوەی کە بڵێ ئەو هێڵە بەرگری ڕابردووە نەخێر یاریزانەکان گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە و ئەوە ژوای لە سیمۆنی کردووە کە پلانی بەرگریکردنی لە 4-4-2 کە پێشتر یاری پێدەکرێت سە گۆڕیوەتی بە 3-5-2 و تەنانەت بە 3 دڵی بەرگریە و یاری دەکا و خۆمان دەزانین کاری ڕینالۆدی تا ڕادێکی زۆر داوازینە بەڵام لۆرێنتی بەو شێوە بەرچاوە داناوازێ ئەتلێتیکۆ مەدرید لە پلانی بەرگریکردنەوەکو پێم وتی بەهۆی کاریەوەی کە توانای بەرگریکارەکانی هێندە پێرفێکت نین لە پلانی بەرگریکردنا لەگەڵتی پێڕکابەر ئەتلێتیکۆ مەدرید دەبێتەوە بە یەکدا ینی باوەڕ بکە دە یاریزانی ئەتلێتیکۆ مەدرید لە ناوچەی خۆیان بەرگری دەکات ئەنی ئەمە بارودۆخی ئەتلێتیکۆ مەدریدە بۆیە سیمۆنی ئەدەزانێت توانای بەرگریکارەکانی و بەرگریکارانی ڕابردوونین بۆیە لە پلانی بەرگریکردنا بەم شێوە بەرگری دەکات کاک سۆرانعالی ئەڵێ مانچستەر سیتی ئەیکا بە فیلم بابزانین ڕەنگە لە ڕێ و پرێسینگەوانێ واقع بێ ڕاستەکەم قسەی تۆ واقعی بێ کە بەو جۆرە یاری بکە بەڵام
گرنگ ئەوەیە لەو جۆرەوە کلیلی سەرکەوتم دۆزیتەوە گرنگ ئەوەیە لەو جۆرەوە ئێمە بیرمان نەچێت کۆنتترۆلکردنی تۆپ و ئەو باەوەی کە کاکسۆران باسێگەلەوەی کە مانچستەر بەردەوام پستان لە سەرتیپە ڕکابەر دروستکە کارێکی تازە نییە بۆ مانچستەر کارێکی بەردەوامە کارێکە کە ئێمە زۆربەی یاریەکانەی بینین یعنی دەگمەنە یاریە بینین مانچستەر کۆنتترۆلی تۆپ و کۆنتترۆلی تیپ و یاریگای یعنی تەواوی هێرشەکانی بۆ سەرگۆڵی تیپە ڕکابەر چڕ نەکردی بێتوانێ هێرش لە دوای هێرش ئەنجامی نەدابێت بۆ سەرتیپە ڕکابەر بەڵام گرنگ لەوەیە چۆن ئەلەم هێرشە بەرداوامانەوە ڕێگەی سەرکەوتن لەگەڵ ئەم تیپە ئیزعاجانەیە کە ئەم تیپە دژ بە یاریکردنانەی خۆتا دەیدۆزیتەوانێ ئەم خاڵە گرنگە بۆ مانچستەر لەم یارەدا کاکزاناڵێ ئەتلەتیکۆ تام و چێژی یاری نایڵێ هەموو تیپێک ئاساییە بە چ شێوازێکی خۆی یاریکە ڕەنگە و یاریزانانی مانچستەر بە ئەتلەتیکۆ مەدرید بێ ڕەنگەویش بامان شێوازی مانچستەر یاریکە بەڵام کەرەسەکانی بەردە سیمیۆنی و ئەتلەتیکۆ مەدرید با ئەوەیە کە بەو جۆرە یاری بکە چێژبەخشین بە یاری بە شێوازێک بۆ سەرکەوتن بە هەمان کاتیش ئەم شێوازی تریش هەر تەکتیک و دامەزرێنەری تۆپی پێ لەوەی کە چێژی یاریتی پێ ڕکابەر نێڵی تاوانێ بۆی کە ڕێگەی سەرکەوتنی خۆ بدۆزیتەوە لەبەرەوە هەردوو بارودۆخەکە ئاساییە و هەردووکی پلانە و هەردووکیشی هەردوو تیپ هەردوو ڕانەر پێویستیان بە ماندووکردنی یاریزانەکانیانە بۆ جێبەجێکردنی هەردوو پلانەکان دەچوە سەر یارەکان هەفتەی 20 خولی نابی کوردستان کە ئەم یاریانە لەژێر هەڕەشەی بەڕێوە نەچوو نابوون بۆ کاریەوەی کە داوەران داهاتی تەواویان بۆ سەرف نەکراوە بۆ خولەکانی کوردستان بۆیە نایەنەوێ یارەکان بەڕێوە بەرن و وەک وەڵوێستێک بەرامبەر بە ئیتیحاد تۆپێ بەڵام دوجار وەکوی کە دوێنێش ئاماژەم پێکرد باسییان لەوە کردووە کە ئەگەر ئەو داوەرانەی تریش کە دەزیشان کراون بەڕێوەی نەبن ئەوان داوەری دیکە هەبووە کە واژویان لەسەر ناڕەزایەتەکە نەکردو یارەکان بەڕێوە دەبن یارەکانی ئەمڕۆ یاری زۆر تایبەتمەندن تقریبان خولی نابی کوردستان بەرەو یەکلاک بوونەوە دەچێت چەمچەماڵ پاش ئەوەی کە لەگەڵ کاپتن یونسا ڕێگەی سەرکەوتنی دۆزیەوانەیە ئێستا چەمچەماڵ لە یاریی گرنگدا میوانداری لایەنەی هەندرێن دەکات هەندرێن 3 بۆ 4 یاریە لە سەرکەوتن بێبەشە تیپەکەی کاگدڵشاد معروف لە دۆخێکی چەق بەستووە ئەگەر هەندرێن پاڵاوانبوونی خولی نابی کوردستانیەوە ئەگەر هەندرێن ڕکابەریکردنی نازدانی خولی نابی کوردستانیەوە دەبێت لەم یاریگا زەحمەتە لەنێو ئەو هەندەرە زەحمەتە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەمڕۆ سەرکەوتن بەسەر چەمچەماڵ تۆمارکە بە پێچەوانەوە هەندرێن سەرکەوتن نێنێ لە یاری ئەمڕۆیدا بەرامبەر چەمچەماڵ تەنانەت ئەنجامی یەکسانبوونیش پێویستە بێتەوە بە یارەکەی سیروانی نێو 3 سادەقەوە بەڵام هەر ئەنجامێکی دیکە جگە لە سەرکەوتن هەندرێن لە ڕکابەریکردنی نازناوی خولی نابی کوردستان بێبەش دەکات ئەمە باردۆخێکی ڕوونە لە هەمان کادا چەمچەماڵیش بۆ گرتنی پلەکانی پێشەوەی ڕزمەندی پێویستی بە سەرکەوتنە لە میارەدا و چاوەڕێ دەکرێت چەمچەماڵ بە پاڵپشتی باندەرانی ڕکابەرێکی سەخت بێ بۆ ئەندرێن بەڵام دۆخی ئەندرێن جیاوازە ئەگەر ڕکابەری دەوێت دەبێت سەرکەوتن تۆمار بکات یانەی سۆران کە ڕکابەری مانەوە دەکات بارودۆخی سۆران بۆ جۆرەی لێاو میوانداری لایەنی برایەتی دەکات کە برایەتی زیاتر لە بارودۆخێکی ئاساییدا لە خولی ناوی تۆپی کوردستان ئارارات لەگەڵ عەبدوڵڵا مەحموودی ڕانەر پاش یەکسانبوونەکەی هەفتەی ڕابردووی بەرامبەر هەندرێن میوانداری لە هەولێری دوایانەی ڕزمەندی دەکات کە هەولێر شەڕیمانەوە دەکات بۆ خولی ناوی کوردستان وەلامان کادا ئارارات دەگەر لەم یارەدا شکست بێنەویش دەکێتە نێو جێژاوی ئەو تیپانەی کە ڕکابەریمانەوە دەکەن دەربەندیخان پاژێنانی حەمید و ڕابەر و گەڕانەوەی شوانە بۆ تیپەکەی ئێستا تیپەکەی مامۆستا هۆگر کەرنەڤاڵێکی گۆڵکردنیان لە یاریەکەم ئەنجامدا ئەمڕۆ ڕوبەڕووی زاخۆ دەبنەوانێت کە زاخۆ هەفتەی ڕابردوو بە سەرکەوتنەکەی یەنای لە دواسادا خۆی لە ناوچەی کۆتایی ڕیزمەند ڕزگار کردووە بەڵام زاخۆ ناوناوچەی مەترسی داوەزینە زاخۆ هەر دەبێت سەرکەوتن تۆمار بکە لە هەمان کاتیشدا دەربەندی خان پاژەم گرێبەستانی ئەنجامی داوە مامۆستاوەگر پێداگرێت لەوەی سەرکەوتن تۆمارکە یاریە گرنگەکە یاری نێوان سیروانی نوێ 3 سادەقە کە لەسەر یاریگای ئاشتی ئەنجام دێتەوە چاوەڕێ دەکرێت دانەرێکی بەرچاو ئامادەی بینین یەمیارە بن ئەوەی لێرە داگرنگە لە یاری ڕابردوو سیروانی نوێ تاکەیانە بۆ کە سەرکەوتنی بەسەر 3 سادەق لە نێو یاریگای خۆی تۆمار کردو سیروان 2 یاریە تامی سەرکەوتنی نەکردو بەرامبەر زاخۆ یەکسانبوونی تۆمار کردو لە دۆگ لە نێو یاریگای دۆگ شکستی خواردووە دانا مستەفا ئەستێرەی نوێی یانەکەیە کە پەیوەندی بە ڕزەکانی یانەی سیروانی نوێ کردو بۆ یاری ئەمڕۆ ئامادەیە ڕوبەڕووی یانی 3 سادەق بێتەوە سیروان تەنها و تەنها کار بۆ سەرکەوتن دەکات سیروان گەر پاڵەوانبوونی دەوێت گەر دەوێت دەو مێژوە گەورەیە بۆ خۆی بنووسێتەوە وەکو یەکەم یانی شاری سلێمانی نازناوی خولی ناوی کوردستان دەستەبەر بکات
ئیتر کاتی لە دەستدانی خاڵ نەما بۆ تیپەکەی ڕزگار عەلی. ڕکابەرەکە و سەی سادقە سێیەمە یەکێکە لە یانە باشەکان کە و ئەنجامانەی دەسەبەری کردوون ئەنجامی زۆر باشن، بەڵام ئێستا تیپەکەی ڕزگار عەلی پێویستی بە سەرکەوتنە تاوەی ڕکابەرەکانی زیاتر لێ نزیک نەبنەوە. خۆ هەر ئەنجامێکیش بۆ سیروان هێشتا دەسەبەرکردنی نازناوی خولی ناوی کوردستان لە دەستی خۆی دادەمێنێت، بەڵام بارودۆخەکە ئالۆز دەبێت، بۆیە پێویستەکە سەرکەوتن تۆمار بکات، چونکە دەرفەتی ئەوش دەداتێ سەی سادق، ئەگەر شکست بێنێ لە بەرامبەر سەی سادقا دەرفەتی ئەوش دەداتێ سەی سادق کە ئیتر سەی سادقیش بێتەنەوە ڕکابەری خولی نایبیانەکانی کوردستان. پێشمەرگە هەولێریش لە بارودۆخێکی نەخوازراوی خۆیان کە پێشمەرگە هەولێر ئەم ساڵ ئامانجی تەنها مانەوەی لە خولەکە و بارودۆخەکەی بەو جێوەیرەی لاتۆ ڕۆبەڕووی دۆک دەبێتەوە کە بامان ئامانجی پێشمەرگە هەولێرەوە یاری دەکات. کاتی بەرنامەکەشم بەرەو کۆتایی دەڕوات. ئازانم ئەمەی کە پێشکەشم کردن تاوی گەشتی شیکاری ئەمڕۆ بوو تا سبەی یارەکانی چامپیۆنز لیگ و خولی ناوی کوردستان و یارانەی کە ئەنجام درێت پێتان دەگەمەوە. خواتان لەگەڵ بێ. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەگرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە، بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیز